بەرزبوونەوەی نرخی بنزین و سوتەمەنی ڕووداوێکی هەڕەمەکی و وابەستەی نرخی جیهانی نییە و ئاماژەکان دەڵێن قەیرانەکە لە کوردستان دەستکرد و دروستکراوە. هەر بۆیە بڕیارەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان سەرەڕای درەنگکەوتنیان ناتوانن ئامانجەکان بپێکن و نرخەکە ئاسایی بکەنەوە. بەپێی چەند زانیاریەک تورکیا بە 1600 دینار بنزین لە کوردستانەوە هاوردە دەکات و بەو هۆیشەوە پاڵاوگەکان بەرهەمەکانیان دەبەنە دەرەوە. ئەمەش بووەتە هۆی کورتێنان و گرانبوونی نرخی بنزینی بازرگانی لە ناوخۆی هەرێم. و ئەوشی کە لە هەرێمی کوردستانایە هەندێک با بڵێن راپۆرتێ ئاماژە بۆ دەدەن بە ڕێگەی جیاواز ئەم بنزینە جارێکی تر دەفرۆشرێتەوە بە وڵاتێکی دەراوسێ، بۆیە ئەمەوەی کردووە قەبارەی کورتێنانەکەی زیاتر کردووە لە بەرامبەر خواستێکی زۆر بۆ بنزین هەیە بەم شێوەیە نرخەکە بەرز بۆتەوە. بەڵام دەبێ ناردنە دەرەوەی بنزین لە هەرێمی کوردستانەوە بە تەواوی ڕابگیرێ و هەروەها کار ئاسانی بکرێ بۆ بازرگانان بۆ ئەوەی بتوانن بنزین بە نرخێکی گونجاوتر بهێنە هەرێمی کوردستانەوە و هەروەها گرنگترین ڕێگا ئەویشەوەی کە پاڵاوگەکان ئیجبار بکرێن. بەداخەوە ئێمە بینیمان بڕیارێک دەرچوو بۆ ئەوەی بنزینخانەکان نرخی بنزین بێن نەخوارەوە. من وا دەزانم ئەم بڕیارە بەڕاستی جێی خۆی ناگرێ ئەگەر لە پاڵاوگەکانەوە دەست پێ نەکا لەبەروی پاڵاوگەکانن بنزین دەدەن بە بنزینخانەکان. لەبەروی بنزینخانەیەک ڕۆژانە 25-30 هزار لیتر بنزین دەکڕێ. ئەوە پاڵاوگەکانن کە بە ڕێژەی زۆر و بە ملیۆن لیتر دابین دەکەن بۆ بنزینخانەکان. بەرژەوەندی کۆمپانیا و هەروەها لە بەرژەوەندی قازانی شەخص و کەس و کۆمپانیاکانە. هاوکات کەریم عەلی سەرۆکی پێشووی لیژنەی سامانە سروشتیەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بڕیارەکەی حکوومەتی هەرێمی بە هەوڵێکی ڕووکەش وەسف کرد. ئەمان نایانەوێت نرخی 450 دینار هاوشێوەی عێراق بۆ لیترێک بنزین جێگیر بکرێت. بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان کە داوێتی بۆ نرخی سوتەمەنی جۆرەکانی سوتەمەنی بەڕاستی بڕیارێکە بەلا ڕێدابردنی هەرزانکردنی نرخی سوتەمەنی یاخود بەلا ڕێدابردنی جێگرکردنی نرخی سوتەمەنیە کە حکوومەتی عێراقی بڕیاری داوە بۆ هەر لتێکی بنزین بە 450 دینار. حکوومەتی هەرێمی کوردستان 50,000 بەرمیل نەوتی خاوەر ئەگرێ بۆ ئەوەی ئەم جۆرانەی سوتەمەنی بە هاوشێوەی حکوومەتی عێراقی بدات بە وڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەو 50,000 بەرمیلە هاوشێوەی نەوت لە ڕابردووە شێوازێکی نادیاریدارەدا و داهات و بەڕووداویشی نادیارە. بەڵام ئەوێ بۆ شاردنەوەی ئەو بابەتە و بۆ لادانی چاوی هاوڵاتیان و پەرلەمانتارانی عێراق و ئادەرانی عێراق سەرخۆی ئێستا ئەم بنزینە کە بە 850 دینار بۆ 1000 دینار بۆ محەسەن و بە 1200 دینار بۆ سۆفەر من نرخم ڕێخستۆتەوە. خێر ئەم بڕیارە هیچ جێ ئەوەی باڵمتمانەی پێ بکەیت هیچ بە هیچ شێوەیەک سەریش ناگرێ و ئەمە تەنها خۆدزینەوەیەکە و خۆلاتانێکە لە چارەسەرکردنی بنەڕەتی نرخی جۆرەکانی سوتەمەنی. ئەگینا زۆر ئاسان و سادەیە یاخودەوە تا حکوومەت هەرێم خۆی ئەو ئیدارەی ئەو 50,000 بەرمیلە نەوتە بدات و بە شێوازێک هاوشێوەی حکوومەتی عێراقی بەروبوومەکەی لە ناوخوا بەکاربێنێت یاخود حکوومەتی عێراقی من پێم ئیدارە ناگرێەوە 50,000 بەرمیلەکەی و فەرمووتوو جۆرەکانی سوتەمەنی بۆ دابین کرد. شارەزایان دەڵێن جێگیرکردنی نرخی سوتەمەنی لە پاڵاوگەکانەوە دەست پێ دەکات نەک لە بنزینخانەکان. هاوکات بڕیاری دروست بۆ کۆتایی هێنان بە قەیرانی سوتەمەنی دەسەڵگرتنە لە بازرگانیکردن بەسەر هاوڵاتیان و قۆڕەخکاری و قاچاقچێتیە نەک بڕیاری درەنگ وەختەی سەر کاغەز.